سڵاوتان لەبێ بینەرانی ڤارمیدیا دیارە لە ماوەی ڕابردوودا بنزین لە بەشێک لە بەنزیخانەکان نرخی بەرز بووە لە 100 دینار بۆ هەر لترێک 100 دینار تا 150 و تەنانەت 250 دیناریش زیادی کرد. بۆیە ئەو بنزینەی کە داش دەهات لە ڕێگای کەرتی تایبەتەوە بەسەر بەنزیخانەکان دابش دەکرا کە نرخی 750 دینار بوو ئەویش کەمی کرد بوو. لە ئێستادا لە سووری ئیدارەی سربەخۆی سۆران لە چەند بەنزیخانەیەک حکوومەتی هەرێمی کوردستان و کەرتی تایبەت بنزینی 750 بەسەر چەند بەنزیخانەیەک دابش دەکا. بۆیە هاوڵاتیان ڕۆژانە نۆرە دەگرن بۆ ئەوەی ئەو بنزینەی کە نرخەکەی 750 دینارە کە هەفتەی دوو ڕۆژ دێت نۆرە دەگرن بۆ ئەو بەنزینیان دەست بکەوێت. لە ئێستادا ئەوەی دەیبینن ئەمە نۆرەگرتنی شۆفێران و هاوڵاتیانە چکەوا بڕیارە لە کاژمێر دوای نیوڕۆ ئەم بەنزیخانەی پشتمنەوە دەرەکەوێ ئەم بەنزیخانە بنزینی 750 بەسەر هاوڵاتیان و شۆفێران دابش بکە. بۆیە لە بەیانیەوە بەشێکی زۆری شۆفێران ئۆتۆمبیلەکانیان لە نۆرە وەستاندووە و خۆیان ڕۆویشتونە بۆ ئەوەی دوانی وڕۆ لە کاتی دابشکردنی بنزینی 750 بتوانن بە زووترین کات بنزینەکەیان دەست بکەوێ. هاوڵاتیان بۆ وەرگرتنی ئەو بنزینە 750 2 تا 3 کاژمێر دەوەستن لە نۆرە بۆ ئەوەی بتوانن بنزینە 750یەکەیان دەست بکەوێ بوو. بنزینی تریش ئەوەی لە بازارەکان هەیە لە ئێستادا نرخی لە نێوان 1000 دینار بۆ 1250 دینار بەرز بۆتەوە. بۆیە هاوڵاتیان ناچارن ڕۆژانە لەم گەرمای هاوینە نۆرە بگرن بۆ وەرگرتنی ئەو بنزینەی بە 750 دابش دەکەن.